لە قەزای بەردەڕەش سەر بە پارێزگای دهۆک نزیکەی 9,000 دووەنم زەوی کراوەتە بە برنج. جۆتیارانی ئەم ناوچەیە دەستیان کردووە بە مەرزەکردنی برنجی کوردی. بەڵام بڕیاری قەدەغەکردنی برنج بە بیری ئیرتیوازی زیانێکی زۆری بە جۆتیارانی ناوچەکە گەیاندووە. کاریگەریەکە زۆرە هەیل سەر جوتیاری تایبەت دەڤەرەمە دەشتە ناوکۆر چونکی ئەف دەشتێتە ناسین بچاندنا برنج ئەف بڕیارە حکومەتیش دای کاریگەری سەر جوتیاری هەبین گەلێک جوتیاری هەیە عەردێ بکرێ گرت یعنی احتیمال هەتا 20 میلیۆن 30 میلیۆن عەردێ کڕی هەکەر ئەف بڕیارە جێبەجێ بیت گەلێک تەسیری خەلکی کەوێت و تایبەت وی خەلکی ئەوێ چاندنێت کات و تایبەت چاندنا برنجی. پێشبڕیاری قەدەغەکردنی چاندنی برنجی کوردی بە بیری ئیرتیوازی بەشەشی زۆر لە جۆتیارانی بەردەڕەش بۆ چاندنی برنجی کوردی زەویان بەکرێ گرتووە. بەڵام دوای ئەم بڕیارە کێش و گرفتی خستە نێوان خاوەن زەوی و جۆتیارەکان کە زەویان بەکرێ گرتووە. بڕیارەکە زۆرە غەڵەتە یعنی حکومەت بۆ وەختەی دەوێ بڕیارە دەد بلا زیاتر ئەف بڕیارە دەبە وێ گۆڤێ عالەمێکی پارێکی زۆریە داخودان مەلاکە یعنی ئەف پارە دێ چ زڤریتەوە ئەف مشکلە خەر دەچنە محکەمە دێ چ لێ کات یعنی بە پارەی نۆزڤرینەوە مەلاکت بێشتە ئەس پارەی نۆزڤرین بەوە حکومەتت بێشتە بیرە دێ قەتعەکەین کەهرەبێ کیمیا تو زانێ چەندە گران بووی ئەف ساڵە یعنی دەرمانیە گران بووی جوتیار هەت هەم شکلەدا جوتیار یەخسارە دەبێ شولێدا. بڕیارێکە نەو درستە چونکی هەندی منتەقە بەردەڕەش یا منتەقە کریا ژیانە فەقیرە یا سەبرنجە هێویدارین حکومەتێ لەوێ بڕیارێ پەشیمان بیت بڕیارێکە وەتە بدات مەسلحەت و فەقیر و ژۆرە تێداویت مەسلحەت و جوتیارە تێداویت مەسلحەت و ملەتێ کورد تێداویت نەکو ڤۆ بڕیارە بدەن یعنی فەقیر چ بکات فەقیری بێ معاش چ بکات وەیەوە نەتیو فەلاحەتێکی بخۆ بکات برنج بکات نوکێ بکات پەتاتێ بکات باکەر بیر نەکەفتە شولێ بۆ فەلاحەت و چکەینە. بەشەشی زۆر لە جۆتیارانی بەردەڕەش بۆ چاندنی برنجی کوردی پشتیان بە بیری ئیرتیوازی بەستووە. برنج منتەقە و کرێمیتکەی منتەقە و بەردەڕەش. بەڵام لە دوای بڕیاری قەدەغەکردنی چاندنی برنج بە بیری ئیرتیوازی پێشبینی دەکرێت چاندنی برنجی کوردی لە سنووری قەزای بەردەڕەش ڕوو لە کەم بوونەوە بکات. محەممەد جەلیل کەناڵی بادینان بەردەڕەش.